ڕێککەوتنە ئەمنیە سێقۆڵیەکەی نێوان ئەنقەرە و بەغداد و هەولێر چییە؟ هەوڵەکانی تورکیا بۆ بەرزکردنەوەی هاوکاریە هەواڵگری و ئەمنیەکانی لەگەڵ عێراق دەستی پێکردووە. ئەمەش لە پێناوتونکردنەوەی ئەو ناوچانەیە لە هەرێمی کوردستان کە پارتی کرێکاران و لایەنگرانی تێیدا باڵادەستن. هەوڵەکە لە ڕێگای میکانیزمێکی سێقۆڵی نێوان ئەنقەرە و هەولێر و بەغدا بەڕێوە دەچێت. لەم چوارچێوەیەدا ئیبراهیم کاڵن بەرپرسی دەستگای هەواڵگری تورکیا لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا دوو خلی گفتوگۆی لەگەڵ بەرپرسانی بەغدا و هەولێر ئەنجام داوە. کاڵن ڕۆژی سێشەممەی ڕابردووش سەردانی بەغدادی کردو و لەگەڵ عەبدولەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق و محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق هەروەها نوێنەرانی سوننە و شیع و تورکمانەکان کۆبووە. هەر لەم چوارچێوەیەدا ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو لە سەر ڕاستپاردەی ئەنجومەنی ئاسایشی نیشتمانی تورکیا لە ئەنقەرە تیمێکی دەستگای هەواڵگری تورکیا لە هەولێری پایتەخت لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێم و فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق کۆبوونەوە. هاوکاری سێقۆڵی بۆ پتەوکردنی سنوورەکان بە گوێرەی هەواڵی سەرچاوە تورکیەکان گفتوگۆکانی کاڵن لەسەر پێشاتەکانی ناوچەکە پەیوەندیەکانی نێوان تورکیا و بەغدا و هەولێر هەروەها هاوکاری لە بەرەنگاربوونەوەی تیرۆر و شەڕ دژی پارتی کرێکارانی کوردستان بووە کە بە گوتەی کاڵن مەترسی و هەڕەشەیەکی جددی لەسەر هەردوو وڵات دروست کردووە. هەر بە گوتەی پێگە تورکی و عێراقیەکان دەستپێکردنی ئەم هەنگاوانە لەلایەن تورکیاوە بە ئامانجی دەستەبەرکردنی ئاسایشی سنووری نێوان هەردوو وڵاتە. بەستنەوەی فایلە ئەمنی و ئابوووریەکان لە هەنگاوەکانی پێشتری تورکیا پێدەچوو زیاتر سەرنجی لەسەر بەستنەوەی هاوکاریە ئەمنی و ئابوووریەکان و مەلەفی ئاو بێت لەگەڵ عێراق کە وەک کارتێکی فشاری گرنگ بەدەستیەوە بوو. بەڵام لە 19 کانونی دووەمی ئەمساڵ کۆبوونەوەیەکی ئەمنی لە ئەنقەرە لە نێوان تورکیا و عێراق بەڕێوە چوو کە لە ئەنجامدا نەخشە ڕێگایەکی نوێ بۆ تونکردنەوەی سنوورەکانی هەردوو وڵات داڕێژرا. با پێچەوانی کۆبوونەوەکانی پێشتر ئەم جارە زیاتر جەخت لەسەر بەرەنگاربوونەوەی تیرۆر و چالاکیەکانی پەکەکە کرایەوە. لە بەیاننامەیەکدا لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نیشتمانی تورکیا بە سەرۆکایەتی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو بەڕێوەچوو و ئاماژە بەوەکرا زیادبوونی پەیوەندیەکان لەگەڵ عێراقی دراوسێدا و هەوڵەکان بۆ دەستەبەرکردنی ئاشتی لە ناوچەکەدا هاوبەشیمانی بەهێزتر کردووە. هەروەها کۆمەڵک هەنگاوی کۆنکرێتی هەیە کە دەبێت بگرێتە بەر بۆ بەرەنگاربوونەوەی ڕێکخراوە تیرۆریستیەکان. ئامادەی سەربازی تورکیا ماوەی 5 ساڵە تورکیا زنجیرەیەک ئۆپراسیۆنی سەربازی بە ناوی چنگ لە باکووری عێراق ئەنجام دەدات لەسەر بنەمای چەمکێکی نوێی ئەمنی کە پشت بە نەهێشتنی تیرۆر دەبەستێت. ئەردۆغان لەم دواییانەدا ڕایگەیاند کە تا بەهاری داهاتوو وڵاتەکەی ژێرخانی بنکە تازەکانمان لە باکووری عێراق تەواو دەکات و وا دەکەین تیرۆریستان نەتوانن پێبخەنە ناوچەکە. بە گوێرەی خەمڵاندنەکانی عێراق تورکیا لە ڕێگەی یادداشتنامەی لێک تێگەیشتن کە لە قۆناغەکانی پێشودا لەگەڵ بەغدا واژۆ کراوە 51 خاڵی سەربازی هەیە کە بە درێژەی سنوورەکەیدا بڵاو بوونەتەوە. ژمارەی سەربازانی تورکیا کە لە بنکە سەربازیەکاندا ئامادەن ژمارەیان لە 7000 سەرباز زیاترە کە بە درێژایی 100 کیلۆمەتر لە ناو خاکی عێراقدا بڵاو بوونەتەوە. سەرباری ئەوەی لە باشیقیش بنکەی سەربازی تورکیا بوونی هەیە، بەڵام پرسی بوونی سەربازی هەمیشەیی تورکیا لە عێراق ناو بەناوگرژی لە نێوان بەغدا و ئەنقەرەدا دروست دەکات. ئەمەش ئەو هەوڵەیە کە دەیانەوێت لە ڕێگای میکانیزمی گونجاوەوە لەسەری ڕێک بکەون و هاوکاری یەکتر بکەن دژی پارتی کرێکارانی کوردستان. لە ساڵی 2018ەوە عێراق زیاتر لە 22700 پێشێلکاری تورکیای بۆ سەرخاکەکەی تۆمار کردووە. هەروەها 296 یادداشتی ناڕەزایی لە دژی دەستێوەردانەکانی تورکیا ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان لە ناوەوە و دەرەوەی وڵات و لە نێویشاندا ئاراستەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان کردووە.